ئێمە بەرەو ئەو ئاراستە ناڕۆین کە ڕەتی بکەینەوە، بەڵام بەرەو ئاراستەیەک دەڕۆین کە پرۆژەیەکی لەگەڵ ئامادە بکەین تایبەت بە بەرزکردنەوەی خێرایی لە هەندێک شەقام ئەوانێکەوە لە دەرەوەی شارن بۆ ئەوەی هاوڵاتیانیش لە کاتی پێویستدا بتوانن ئەو سرعەتە بێن و تووشی کێشە نەبن و هەروەها لەسەر ئەوەش ئیش دەکەین کە ئەو غەرامەیە دەکرێت لەسەر ئاستی مەسەلەن بۆ نمونە 80 کیلۆمەتر ڕێگە پێدراوە ئەگەر 100 ڕۆیی ئەوە 100,000 لێ دەسێن ئێمە هەوڵ دەدەین معادلەیەک بدۆزینەوە لە جیاتی 100,000 لێ وەربگرن بۆ نمونە 20,000 زائیدەن مەبلەغێک یعنی ئەو مەبلغێک کە سرعەت زیاد ڕۆیە لەگەر مەبلغێشتر ئەمە بکەینە ڕێنماییەک لەگەڵ پرۆژەکە ئەگەر هاتوو پرۆژەکە هات لە هەولێر جێبەجێکرا ئەو تیژڕەویە بۆتە هۆی ینی قوربانیدانێکی زۆر ینی عزیزانمان خزمانمان دۆستانمان هاوڵاتیانمان تووشی ئەو ڕووداوانە دەبن بەشێکی زۆری لە نەتیجەی تیژڕەویە کە کۆنتترۆل لە دەستدەدا ناتوانانی کۆنتترۆل کایان مەشغولی مۆبایلایان مەشغولی زۆر شتی دیکەیە شوفێرەکان ئەمە بەڕاستی بۆ ئەوەیەکەوە گیانی شوفێران و سەرنشینانی ئۆتۆمبیلەکان بەپارێزە بەدڵنیاییەوە خێرایی کەم دەکاتەوە کە خێراییش کەم بۆ ڕووداوەکان کەمتر دەبنەوە ئەوەی هەیە ئێستا زۆربەی شوفێرانمان لە کاتی دەگەنە کامیرەکان هێواش دەکەنەوە لە دوای کامیرە دیسان تیژڕەوی دەکەن و لە نەتیجەشدا دەرکەوتووە لە بینی کامیرە لەو کامیرەی زۆرترین ڕوودا و ڕوویدایە.